سێمین چالاکیە کە لەلایەن ستافی لایف سنتەری دەروندروستیەوە بە ئەنجام ئەگەیەنرێت. ئەم چالاکیە لەژێر ناونیشانی با لە ئۆتیزم تێبگەین. هاشتاگێکماندا ناوە چکە کۆمەڵێک زانیاری هەڵە لەناو خەڵکە بڵاو بۆتەوە دەربارەی ئۆتیزم. ئێمە وەکو لایف سنتەری دەروندروستی سنتەرێکی تایبەتمانێ بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و چالاکیەکەش زیاتر کرداریە پێدانی زانیاریەکانە و ئیشانەیە کە ستافی سنتەر لەگەڵ مناڵانی توشبۆی ئۆتیزم یاخود فرەجوڵەی کەم سەرنج بە ئەنجامیان گەیاند. ئێمە چالاکیەکانمان عادەتەن لە پارکەکانە بە ئەنجام گەیاندووە، بەڵام لەبەر ساردی وەرزەکە بۆیە هەر هۆڵی ناو نەخۆشخانەکەمان بەکارهێناوە و داوەتنامەکانیش بۆ کەسانە ڕۆیشتووە کە پەیوەندیدارن بە بابەتی ئۆتیزمەوە. هەموو کەسێک دەتوانێت سەردان بکات. چالاکیەکە لە کاتژمێر 12 بۆ 5 ئێوارەیە. هەموو کەسێکی ئاساییان کەسێک مناڵی توشبووی ئۆتیزمی هەبێ یاخود ئەو ڕاهێنەرانەی کە لەگەڵ توشبووی ئۆتیزمایشەکەن. چارەسەری ئۆتیزم بە تیم بە ئەنجامەگەیەندرێت، جگە لە چارەسەری پزیشکی کە لەم پزیشکی دەرونیەوە ئەبێ لەگەڵ پزیشکی مناڵان چارەسەری ڕاهێنانەوەمان هەیە. چارەسەری ڕاهێنانەوەش چەند لقێکی لێ ئەبێتەوانێ. ئێمە ئەوەی کە هەمان لەناو لایف سنتەر لە 5 بەشی جیاوازە خزمەتگوزاریەکان پێشکەش دەکەن کە چارەسەری هونەریە، چارەسەری ئاخاوتنە، چارەسەری معریفیە، چارەسەریە تایبەت بە ئەو تێکەڵاو بوونە کۆمەڵایەتیانی کە ئەیبێ لە هەمووی مهمتر چارەسەری هەستی جوڵەییە، چارەسەری ڕەفتاریە. هەموو ئەم چارەسەریانە ئێمە هەر یەکەمان جیا کردوتەوە بۆ ئەو کەسانی کە سەردان ئەکەن بزانن هەر بەشێک چ جۆرە خزمەتگوزاریەک پێشکەش بە توشبەیەکی ئۆتیزمەکات. بەداخەوە ڕێژەکە بەرز بۆتەوە لە 42 بۆ 44 کەس یەک مناڵ توشبووی ئۆتیزم ئەبێت، کاتە ڕێژەکە لە 102 زیاترە و بەڵام پێویست ئەکە ئێمەش هاوشانی وڵاتانی تر لەگەڵ پێشکەوتنە زانستیەکان بڕێن کە خۆشبەختانە ئێمە لە لایف سنتەری دەروندروستی ئەو هەوڵەمانیاوە. ئامانجی چالاکیەکەمان هۆشداریدانە دەربارەی ئۆتیزم. هاشتاگێکمان بڵاو کردوتەوە با لە ئۆتیزم تێبگەین. مەبەستمانە کە بە شێوەیەکی زانستی لە ئۆتیزم تێبگەین کە چۆن بتوانین چ وەکو خێزان وەکو ستاف چۆن بتوانین یارمەتیان بین. چالاکیەکی زانستی و کرداریمان کردووە کە لەو لایەنانە کە زۆر مهمە کاتێ مناڵە گێتە لای تۆ چی لەگەڵاکەین پەیوەندی لەگەڵاگرین کە پەیوەندیەکەمان لەگەڵاکە ئێمە ئەتوانی ئیشی لەگەڵاکەین. دواتر بۆ نمونە تۆ ئەم مناڵە یاریەکان لەگەڵ تۆیان ناکە بەچی لەگەڵیاکەین بە پاداش. ئەو مناڵە لەو دەقەیە حەزی لە هەر شتێکە تۆ ئەو شتەی لێ وەرەگری کە ئیشەکەی بۆ تۆ کرد. ئێستا ئەمە یەکێکە بۆ ماسوولکە بچووکەکانی ئەم مناڵەیە کە زۆر مهمە کە ئێستا تا شتەکەمان ورد بێ بریسکەدار بێ ڕەنگاوڕەنگ بێ زیاتر مناڵەکە حەزی بۆی هەیە میمۆیە مناڵەکەمان چی بێ حەزی بۆی هەبێ. ئێستا ئەمە بۆ ماسوولکە بچووکەکانێتی باشە. ئەمەش بۆ ئەم فەسڵەکانە تۆ ئەم مناڵە جارێکە لە پێشە یاریەکە بێتە لای چاوە کە توانێت ناسینەوە و دانیشتنیشی بۆ هەیە باشە. لانی معریفەکەی بەرەو پێشە بێ لای تەرکیزکردنەکەی کاتێ مناڵەکە تەرکیز ناکاتە سەر شتەکان توانێت فێربوونی نییە باشە. ئێستا ئێمە وردە چیەکەین هەنگاو بە هەنگاو لایانی تەرکیزەکەی زۆرەکەین لە ماسوولکە گەورەکان لە ماسوولکە بچووکەکانی وە لە لایانی سیرکردنی ئای کۆنتاکی چاوی. ئێستا بۆ نمونە من مناڵێکم هەیە 2 ساڵە یان ساڵونی وە کە وردە هەتاوەکو لە تەمەنێکی زووتر دەست بکرێ بەرەو پێشبردننی لایەنە معریفەکەی باشترە. ئێستا بۆ نمونە من ئەم مناڵم هەیە گەورەیە تەمەنی 7 ساڵە باشە. ئەم یاریانە زۆر بەبەسیتیەکە باشە. ئێستا من وردە یاریەکەی بۆ چی لێکم بۆی قورسەکەم. ئێستا ئەمە زۆر بە زەحمەت ئەتوانێ ئەم مەودایە ببڕێ باشە.